سڵاتان لەبێ ئازیزان خۆشەویستان لە ڤیدیۆی نوێی نرخەکاناتی ویلایەتان یەکەم دوکانی دیسان لە پێشانگای ئاکارین کە لێرانە هەروەکو پێشتر باسمان کرد یاری کۆنەکانیان لادەست دەکەیتم وەکو یاریەکانی ماریۆیە کە لە نێسیە وەروە سیگاژ یاریەکانیان لادەست دەکەیتم بە شێوازی کۆپی و وەروە یاری کۆپیەکانی Xbox 360 و PlayStation 2 شان لە بەردەستە لێرانەش PlayStation 2 یان هەیە لەناو کارتۆنی خۆیتی کە لە جێیت کە بەدەستان ناکەوی بۆ شێوازەی لێرەش PlayStation 2 یان هەیە کە کردیتیانە HDەکەی ئەگەر ویستان دەوی بێن لێرانە جیازەکانی خۆتان بینن لە بۆی هەر جیازە و سیستەمی جیازە لە بۆ HDەکەی لێرانەش هاردەمان هەیە کە 160 یاری تێدایە کە لە بۆ PlayStation 2 فول HDشە کە یاریەکانی God of Warشی تێدایە ئەوەش یاری God of Warەکە ئێستا تاقی دەکەینەوە بە HDەکە لێرەش یاری God of Warەکە هاتە سەر لێرانە تاقی دەکەینەوە دیقەکەی زۆر جوانترە HD تاوا دەداتێت فول HD هەروەک دەبێن لەگە PlayStation 2 ئاسایی زۆر جیاوازە هەروەک دەبێنن زۆر جیاوازە لەگە PlayStation 2 ئاسایی بەیەک دەستگەمەی دەکەم گەمەم پێ ناکرێتن ئەوەش گیم پلەیەکەیتی فول HD تاوا ئێستا لە پێشانگای هەژارین لێرانە سعری یاریەکان و کۆنسۆڵەکان دەپرسین PlayStation 4 بە چەندە؟ پلی 4 نوێ بە 315 دۆلاریە مستعمل بە 340,000 هەیە سلیمەکەی فاتەکەشی هەیە بە 280,000 دیناری Xbox One مستعملی ئێستا کە لە سعری ئەوڕۆی بازاڕی بە 280,000 دیناریە نوێشی بە 300 دۆلاریە پلیت 5 بە 750 دلاری یابانیەکەی گران بوویتەوە 710 بوویتە 750 ئەوروپیەکەشی 810 دلارە یاریەکان هەریەک و سعرەکە یاریەکان لە 5,000 ڕاهەیتم هەتا 6,000 تا 7,000 ناری تێدایە برێ ئێستا ڕیم بۆ ئێستا بوویتە 10,000 دینار سعری دابەزیە تۆم ڕایدەر بە 20,000 بە مستعملی ئەساسین 15,000 ئەوە 20,000 ئەساسین ئۆدیسیەکە ئارک 20,000 گۆدۆڤار 15,000 دینار گەمەکان زۆریان 15,000ە ئەوکان یاتیادە ئارزان بوو ویچەر 3 بە 15,000ە هێت بە 20,000 تمەوە ناوایەت سێتان هەرێک و ناوەکە ئەو V21کانش بە 25,000 دیناریە ناوێت زۆر باشن دەستچی Xbox 360 زەیتم بە 10,000 بە 20,000 دیناری ئەسلی ئی 360 دەستی دوو ئەسلیەکەی 15,000 بیلادی شەریکەی بە کەپسین ئەسلی بیلادی شەریکەی نییە بەس ئەسلی هەیە بە 20,000 دیناری ئیوەنم نییە وەڵا ئیوەنی بەس ئیوەنی شەرەوەچ پلەی چاریە فەرقەچی هەی نییە خێر بەی سەرچاو چ گەمە ئێستا گەمەکان بلاک فلاگەکە 15,000 ئەیتمان مستعمل ئەساسینەکان بەعام لە 15 هەتاوەکو 20 درایڤەرمانێ درایڤەری مستعمل درایڤەر 15,000 مایکرافتمانێ مایکرافت 25,000 فیفا 20مان هەیە 21 عەفو بە 50,000 عەرەبی سپایدرمانە نوێیەکەمانێ ئەویش هەر بە 50 مافیامانێ مافیا بە 15,000 هەیکەلیشمان لۆ هاتیان نۆ هەیکەلمان لۆ هاتیە هەیکەلەکان ئەوانەمان هەیە ئەسلینە ساریان 6,000 ئەساسین ئەوە کریدە ئەوەش کرید سێ VRەکە 106 دۆلارە بەڵێ سێتەکانیش هەمووی ئەسلینە ڕاست و چەپیانەیە نرخیان 20,000 بەڵێ ستاندی سەماعەمانەیە ستاندی سەماعەکان بە 10,000 UPSەکە گچکەکان هەیە و گەورەیە گەورەکە 50 دلار نرخی گچکەکان 35,000
سي دي كبسش مانه فيفا سعري $10 كبس تيكن مانه تيكن $5 ماينكرافت $20 درايفر $5 انا شمانه انا مستعملا توتال بيتش او بلوتوزا بلادية يعني هو براندا توتال بيتش سعري 8000 بارش مانه حفته او سعري 50000 فيجرا كان هر يكون سعرك يستالون نايت مان لسي هزاري حتى وكو تسلو 15 بحث أوه أو سعري 6000 وان بيسا كتسل زارة رايزر إيش مانه رايزر زماني 2 سال لقرا لكن ما عنده بي سعريان $10 اكس بوكس 1 مستعمل يدوري $200 بازار بله اوسطو 10000 بله بله سعره كان همو جرام بونا السنة فشان قاعد يسأل من النرخي ياري كان الكونسول كان بيرسين دس بيبر ليتساري فات با 280,000 ليتساري برو با $209 اكس بوكس 360 فات با 80,000 360 2002 بسروا سليم با 105,000 او يدانا شيء يعني تاند سويتشيا كلي بس البين زاقنا دس كوش تجان انت عندك واي وش مي يدا او يدانا هي با 3000 بو بليتوارا بس اوروبيا نرخي في غيركان او قولكيان با 110,000 او برزادكش با 6,000 يبشتوش راشكيان با 6,000 او عندي با 20,000 اكس بوكس 1 ونما عاليا سعر شو تاوي نازل موان سال پێشانگای محەممەدین لێرەش سەری یاریەکان و کۆنسڵەکان دەپرسین کاک محەممەد سەری یاریەکان ناپێژێگە کامیان کاکو دلای گۆزڕی کۆرەکە نوێ ئەویان بە 20,000 سیباقەکەی تەنیشتی 20,000 دەیزگۆ نوێ 15,000 ڕێدێت 38,000 تۆم ڕایدەر 20,000 ئەوان هەموو نوێنە کەپسە بلاد بۆڕن 20,000 تێکنەکە 25,000 فارکرای 25,000 ڕیمبۆیە کەپسە 20,000 ئەوەکەی دی 25,000 فیفا عربی هەیە بە 58,000 ئینگلیزی 45,000 PS-ەکە 25,000 دلایبەری 25,000 گەمەکانی مندارانی بەعام نوێ کەپس دەوری 30,000 دەستی دوی مستعملێ بە 15 هەیە بە 20 هەیە بە 18 بە 10,000 گەمە هەیە عادەتەن ئەو بەحام بە 15,000 گەمە دەستی دووەکان مایکرافەکە نوێ بە 30,000 بێنتێنج بە 30 گەمە نوێەکان ئەنی ئەوەی کەپسە ئیمندارە 30,000 زۆریە مسارعە 25,000 نوێ گۆدەڤارەکە 20,000 بە نوێتی ئەو گەمانە هەیە ئەویان ئەو نوێ بە 20,000 ئەنکارەکە نوێ 20,000 ئەو ئەو 15,000 مستعملە 15,000 مستعملە 18,000 تۆم ڕایدەرە بە 20,000 ئەویانەیە هیتمان 15,000 ئەوە بە 20,000 فیفا مستعملە عربی دەوری 40,000 بە نوێتی ئەویان 20,000 NBA 15,000 نیۆ 20,000 15,000 فارکرای پرایمەر 15,000 ئەدی نرخی یاریەکانی Xbox One وەنی ئەویش زیاتر 10,000 و 15 و 20 عسەب گەمەیە گەمە لە گەمە دەگۆڕێتن بەس زۆریان 20,000 ڕێدێتە دلایڤەر ئەوانیان دەگرانترە هیتمان 3 گرانترە ئەوانان دەگەمەی گرانترە لە PlayStation 4 گرانترە
نا گەمە هذا لە 15,000 گرانترە مەقسەد ماوەیە ئەین لۆ نمونە سەیتمانەکە بە 50,000 چونکە بەش سێمە تازاتە ڕێت دێت بە 30,000 ئەوەیە یاریەکان ئەکسبۆکسی 360 ئەوش بە 1000 نادی هەموو یاریە هەرێ بەرجی دەستشیشی هەیە بەرجی دەستکێ بە 2000 بۆکسی پلی فۆر 3000 ئەدی دەستی پلیستیشن 5 بە 55 دۆلاریە دەسێتی کلاودی 80 دۆلارە دەسێتی پلیستیشن 5 145 دۆلارە دەستی ئەکسبۆکسی 360 بە وایر بە 12,000 بێ وایر بە 20,000 نرخی خۆی ئەکسبۆکسی 360 بە 110,000 پلیستیشن 4 نوێ بە 315 دۆلاریە یەک تێڕایەکەی بە 350 دۆلاریە پلیستیشن 5 یابانی بە 720 دۆلاریە ئەمەریک ئەوە ئەوروپیەکەشی بە 775 دۆلاریە ئەوانە نرخی ئەو ڕۆنە ڕۆژانە سعر لە گۆڕ ئەو سوخوانیان 40 دۆلارە بەڵێ ئەوە نیفڕێ دوو فڕە و نیوەکە بە 65 دۆلارە گێرنۆماتی گێڕعادیەکەی بە 100 دۆلاری ئەوانە میکانیکن ڕێدراگۆنە ناوی زۆر باشن بە 40,000 ئەویان بە 30,000 ماوسی گەیمنگ بە 15 هەیە بە 20 هەیە 25,000 ئەنوای هەیە هێسێت 15,000 13,000 هەتا 150 دۆلاری دەڕوە حەسەب ئەو نەو هەیە کورسی گەیمنگ بە 95 دۆلاریە هەموو مارکەی زۆر باش دەستی ئەکسبۆکسی ئیوەنی ئەوە وەنیە بە وایرە 25,000 بێ وایرەکەشی بە 40 دۆلاریە یەدەسی پلی فۆڕیش بە 50 دۆلاریە حادیش بە 20,000 ئەکسبۆکس وان بخۆی سەری چەندە ئەکسبۆکس وان ئەنوا هەیە لە 250,000 تا 300,000 مستعمل وان ئێس ئەکسبۆکس سیرس ئێکس هەیە لەمایە بە 600 دۆلاری لەوانەیە سبەیان دووزبەی دێگە دی سیرس ئێس ئەو نییە وەزبەی نییە زۆر باشە دەستەوە بەڕێ